سارەی کەتانی زاقا باوەڕەکەی کۆ پێشکەشەکان ئێستا داوا بە بەجانەکانی زەنانیانی فەرمودەست. معلوم جناب تعالى كفاة الوفدار يكون لوبي لسر زيد جنشيك آدم عليه السلام. ورب يا له هم لصلاة فرعون كان لصلاة الزوار كان منه إلى كون الكسيك. ئەوڕۆ کۆبوونێتەوە بۆ ئەوەی باز لە بابەتێکی یەکسار هەستیار و گرنگکەین لە نێو کۆمەڵگەی ئێمە کە ئەویشیان بابەتی خێزانیە چونکە خێزان جونگەیەکی ئەوەندە ئەساسی نێو کۆمەلگایە بە چاکبوونی کۆمەلگا چاک دەبێت و بە تێکچوونیشی کۆمەلگا تێک دەچێت بۆیە بەڕێزان لێرەوە زۆر گرنگە کە بزانرێت لە بابەتی خێزانیدا پیا و ئەرکی چیە لە نێو خێزاندا و ئافرەت ئەرکی چیە لە نێو خێزانەکەی خۆیدا چۆن بتوانن بێکەوە کۆشتی بەختەوەری ژیانی خێزانی بنیاد بنێن و لە پاشان پەروەردەیەکی جوانی مناڵەکانیان کەم بۆی ئەو مناڵانە پێشکەش بە کۆمەلگەیە بکەن بۆی کۆمەلگە بەرە تەندروستیەکی لەبار و جوان و چاک بەرن. بۆیە ئازیزەکانم ئەگەر سیر بکەین لە هەموو وڵاتانی دنیا لە بواری لە پێشچوونی زانستدا و لە بواری ئابووریدا لە هەموو بوارەکانی ژیاندا کۆمەلگەیە تەندروست سەرچاوەکەی لە خێزانێکی تەندروستەوە سەر هەڵدەدا. چۆن یعنی خێزانێک گەگەر پەروەردەیەکی دۆخمەی جوان و لەبار کرا ئەمجا دواتر پێشکەش بە کۆمەلگا کرا ئەم کۆمەلگایە لەبار و جوان دەبێت وەگەوەی کە ئەمڕۆ دەبینین زۆرێک لە خەڵکانی ئێمە لەنێو کۆمەلگەدا گیریان بەدەستی چی خواردووە بە هۆی ئەوەی کە مناڵەکان کەمتەر خەمیان لەگەڵ کراوە لە بواری پەروەردەدا بۆیە دێکارەساتی تراژیدی ئەنجام ئادا ناتوانێت کە ئاداب و ڕەوشت و ئاکار و ڕەفتارێکی جوان پێڕەوکات لەنێو کۆمەلگەدا بۆی کە کۆمەلگە حەساوە بێ. لەبەر ئەوە دەبینین کە ئەمڕۆ لە هەرچی ڕۆژەکان زووتر پێویستمان بەوەیەکە بەڕاستی بگەڕێینەوە سەر ئەو ئەساسە جوانە پەرژینێکی قایمی جوان بە دەوری خێزانەکاندا بچێشن بۆەوەی خێزانێکی لەبار و جوان و تۆکمە فەراهەم بێنین بۆ کۆمەلگایەکی لەبار و تەندروست و جوان. زۆر گرنگە کە بیرهێنانەوەی بوو بۆ خێزانەکان بەڕاستی کۆمەڵگەی ئێمە دەبین ڕۆژانە بەرەو داڕوخان دەڕوە بوونی کۆڕێکی ئاوها بۆ نمونە ئەم کۆڕانی کە دەبەسترێت کەلانی ئیسلامەکان دەورێکی باڵایان هەیە بەڕای من ئەمانە زۆر گرنگە بۆ خێزان بە تایبەت دەم سەردەمەدا دەبین خێزان هەموو بەرەو پەردەوازە ڕۆیشتووە هەموو بەرەو لۆکترازا ڕۆیشتووە بەڕاستی ئەگەر سەیری ئاوەکانەکەین دەبینین هەموو شیرازی خێزان تێک چووە دایک ئاگای لە مناڵ نییە مناڵ بە ئاگای لە مناڵ نییە بەڕاستی مناڵەکانیش دەبینیم جێبنە بۆ دایکەکان دەگرن لە بۆ باوکەکان دەگرن بەڕاستی ئەمە هۆکارێکی داڕوخانی گەورەیە کە کۆمەڵگەکەمان بەرەو داڕوخان و شێوازێکی کۆمەڵایەتی دەبان بۆیە بە گرنگی دەزانین ئێمە کە ئەم کۆمەڵایە دەبەستێت کاتێک دەبێتە هۆڵەوەی کەوا ئێمە بەرەو هۆشمەندی و بیرنەوەیەکی باشتر بڕۆین یعنی عەقڵەکانمان بەرەو ئەوە بڕوە کە بتوانین خێزانەکانمان وا لێ بکەین کۆیان بکەینەوانێ مەبەست پێ کۆکردنەوە مەبەستە ئەوەیە کە دایک و باوک ئاگای لە مناڵ بێ یعنی مناڵەکان گوێڕێلی دەرگاکان بن بەڕاستی کە ئەم کۆڕانە دەکرێت ئەمانە پێم وابێ ئەم لایەن ئیسلامیانە دەستێکی باڵایان هەیە لە بەرەو پێشبردننی کۆمەلگا بەرەو باشتر خێزانەکان بەرەو باشتر بۆیە دەبینیم کاتێک شیرازی خێزان بە تەواتی تێکەچێت هەموو ئایلە سەرگەردان دەبێت کە ئەمەش ئەبێتە هۆکارێکی داڕوخانی کۆمەلگا بۆیە بەڕێز بەستنی کۆر سیمیناری ئاوا کە بەردەوام بێ کە یعنی هەمیشە بەرەو پێشەوڕا هۆکارێکی باش دەبێت بۆ خێزانەکان و پەروەردەی خێزان بەرەو باشتر دەبات. یەکەم کێشە کە ڕوویدا لە نێوان دوو کوڕی ئادەم عەلەیهی السەلام ئەمە بەپێی ئەو توێژینەوەی کە ئەنجامدا پێغەمبەر ئیبراهیم دیارە ئەم مەجلیسان کە دەڵێن کەبرایەکەی توش بەهۆی عەسابەت و نەفس شەیطانە ئەومان دەزانینەوە لە کوردستانە لە بەشی بەرزی کردەوە و کردی بە پێغەمبەر ئەو داوا لە مەسمانە لێرەدا زۆریەتی برایەکانی سەرەتا پێغەمبەر ئیبراهیم داوای لەگەڵ پەروەردگار کردەوە زۆریەتەکەشی هەموویان سەرەتا دەستخۆشی لە برایانی مەڵبەندی دەوروبەر دەکەم کە هەستان بەو کۆڕە ئیمانیەی ئەم ناوی دەدەم کۆڕی ئیمانی چکە بەڕاستی هەر شتێک بە ناوی خوای گەورە دەست پێ بکە سبحانه وتعالى بەڕاستی ئیمانی ئینسانی مسلمان و ئیماندار پێشەحەن دەبتەوە دیارە کۆڕەکە بەژێر ناونشانی پەروەردەی خێزانیە بەڵێ پەروەردەی خێزانی زۆر گرنگە چکە ڕۆژگارە چوەچی ئەمڕۆ هۆکارەکان یەکجار زۆرن لۆ ئەوەی بە گەنج و ئەوانەی لە خوار تەمەنی گەنجایەتینەوە لەسەرەوەشن بەلاڕێدا بڕۆن و لەو جۆرە کۆڕانە ئینسان زیاتر فێرەشتانێک دەبی کە نەیزانیە زانیاری زیاتر کۆ دەکاتێت لەسەر زانیاریەکانی خۆی
و هەروەها زیاتر شتانێک فێرەبی کە لەمە پێشکە نەیزانیە و شتانێک لی هۆشیارە بتەوە کە پێشتر لەوانەیە ئاگانێ نەبی. یعنی ئەو جۆرە کۆڕانە بەڕاستی بەشداریکردنیان گرنگە لەوەی کە پێشکەشکاری ئەو کۆڕی هەرستی بەخینەوەی دەیان کتێب بەوەی سەری سەر دەیان کتێب و چەندان کتێب داگرتووە مڵەخەسەکەی دەینیتن لێرە لۆمە شی دەکاتەوە. لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا بەتایبەت کە هەموو هجوومەکان خراوەتە سەر خێزان تاک لە ناو خێزان بەڕاستی جێخۆیەتی ئینسان لە ماڵەوە سەرۆکە ئایلا یان دایک و باوک گرنجێکی تایبەت بدەن بە پەروەردەی منداڵ و پەروەردەی خێزان چکن بەڕاستی خەتەرێکی زۆر گەورە هەیە ئێستا لەسەر خێزان کە پێویست دەکات بە وردبینیەوە لە ماڵەوە ئاگامان لە منداڵەکان بێ یا ئاگامان لە تاک بە تاچی خێزانەکەمان بێ وا پێویست دەکات بەڕاستی ئەوڕۆ دەست بەدینەوە بگیرێت و ئەو دانیشتانە زیاتر پەرە پێ بگرێت و لە ئەوی بتوانین جارێکتر کۆنتترۆڵی ئایلەکانمان بکەینەوە. سلامت نیە خۆدەستان خۆشوی. دیارە پێغەمبەر ئیبراهیم دوو کەسانەوە یەک کەسان هاجەرە دوێنە سارا. خەڵک مرۆڤایەتی ڕزگارکە لە بتپەرستی و هەواپەرستی ئەوە بۆ کاتەکەشی تەواو بوو ئەوان هەر نەگەڕانەوە و لەسەر ناساری خۆیان بەرد ئەو کەشتێک پێیان بەڕنکەوەی کە هەمووان بەلاپاو لە ناوچوون دەستی پێکردووە. بەڵام بابزانین حساوة من الجمعية